نوێچین بەرهەمی هەریەک لە هونەرمەندان حسێن شەریف و هەروەها ئەلەند حازم کە بێگومان دوو هونەرمەندی دیارن و هونەرمەند حسێن شەریفیش وەکوەزانین کە یەکێکە لە هونەرمەندە دیار و جەنگ خۆشەکان کە ئەزمونێکی زۆر و خاوەنی چەندین بەرهەمی تایبەت بە خۆیەتی دیارە دەستگیرۆی لە نێوان هونەرمەندانی بە ئەزمون و هونەرمەندانش کە تازە نێو بوارەکەەوە ئەمە بابەتێکی گرنگە بۆی کە بتوانێت بەرهەمی دوێت لە نێو هونەری کوردیا بێگومان زیاد بکرێت بۆی لە ئێستاە بەرهەمێکی نوێ بێگومان بەناونیشانی بەفر و هەوران بە دەنگی هەریەک لە هونەرمەندان حسێن شەریف و ئەلەند حازم بە دوێتێک پێشکەش بە هەوادارانی خوانیەکەن. بیست و دوی مانگە هەردوو هونەرمەندی دیاری کورد حسێن شەریف و ئەلەند حازم گۆرانیەکیان پێشکەش بە هەوادارانیان کرد و تایبەتیان کرد بە وەرزی زستان و دەستپێکردنی بەفر و باران و سپیبوونی ناوچەکانی کوردستان. جێئاماژەی هونەرمەند حسێن شەریف لەسەر چەناڵی تایبەتی خۆی دوێتێکی لەگەڵ ئەلەند حازم بەناونیشانی بەفر و هەوران بڵاو کردەوە و لە ڕێگەی ژێنینی ئەمریکی موزیکیەوە بە دیار بارینی بەفرەوە باسییان لە سروشتی ناوچەکان کرد. da uşağı